ئەگەرچی گەنجان بە سەرمایەی گەورەی مرۆی هەر وڵاتێکدا دەنرێن بەڵام لە هەرێمی کوردستان نەتوانرا وەک پێویست گرنگی بەو توێژە بدرێت و سوود لە توانە و هێزیان وەربگیرێت. چارەسەری بۆ نەدۆزرێتەوە ئەوە ئەو لە شاوی کۆچە بەپێی ئاماری ڕێکخراوەکان لە 3 ساڵی ڕابردوودا 36,530 گەنج کۆچیان کردووە و هەرێمی کوردستانیان بەرەو وڵاتانی دیکە جێهێشتووە کە زۆرینەیان دانیشتووی دەوروبەری شارەکان و ئیدارە سربەخۆکانن. دۆخی گەنجان سێ پرسێکە زۆر قسە لەسەر دەکرێت کۆچ بێکاری مادەی هۆشبەر سێ بابەتنکەوە هەرێمی کوردستان لە ئێستادا لە دۆخێکی خراپدایە لە نێویشیاندا گەنجان لە بینی 2020 بۆ 2021 نزیکەی 31,000 گەنج کۆچی کردووە. لە ساڵی 2022 بەتەنیا 2,000 گەنج کۆچی کردووە. 2023 تەنها ئەو 6 مانگە ینی 6 مانگی ساڵی 2023 530 گەنج ئەو 530 گەنجە نزیکەی 490 گەنجی لە دەوروبەری شارەکانی هەرێمی کوردستانە واتە بزاتن ڕانیە قەڵاتزێ زاخۆ وەشیلاتزێ ئەو منتیقانە زۆرترین ڕێژەی کۆچی گەنج تێدا بوو بە کۆی گشتی 36,530 گەنج لە ماوەی 3 ساڵدا کۆچیان کردووە لە هەرێمی کوردستان. بۆچی گەنجانی ئێمە بگانە و قۆناغی نەبوونی ئایندە وا لێ بکەکە کۆچ بکەن. بۆ نمونە لە ساڵی 2020 تا ڕێژەی بێکاری 114 بووە لە 2021 هەڵدەکشێ بۆ 115.4 لە ساڵی 2022 ڕێژەکە دەبتە 180 بە پێی ڕێکخراوی کاریش ئەمڕا ڕێگەاندووە ئەو هەمە زانکۆ هەلێمان بەرهەمەکانی کوێن لەکوێن نەمانزانیوە 420,000 دەرچووی زانکۆی پەیمانگاتی بێکار لە هەرێمی کوردستان. خۆشی سەرڕایەوە لە ناو کەرتی گشتیە بەتاڵە موقەنەعەت هەیە ینی بێکاری تەیە. ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان بازلەوە دەکەن گەنج و لاوانی کوردستان وە کارچینێکی دیکەی کۆمەلگا پشتگوێ خراون دۆخی گەنجان زۆر خراپترە لەو ئامارانی بڵاو دەکرێنەوە. هەندێک لەو ئاماروشتانەی کە ئێستا بەرجۆمان دەکەوێت دەبینن لە هەندێک لە ڕێکخراوەکان باسی دەکەن دۆخی گەنجان زۆر لەوە خراپترە و هەروە ئامارەکەش زۆر لەوە زیاترە چکە لە 2014ەوە دامەزراندن نەبووە چەندان جامیعە و پەیمانگا و شوێن هەیە و چەندان گەنجمان لە قۆناغی هەفتە دەبنە 18 ساڵی ئەوەش وای کردیە بەڕاستی لە بێبەرنامەیی نەتوانراوە هەلیکاریان بۆ دەستەوەرکێت. باردۆخی گەنجان ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبیت داتا و زانیارەکان ئەومان پێ دەڵێن ڕێژەی بێکاری ڕێژەی کۆچی گەنجان ڕێژەی ئاڵدەبوون بە مادەوەژبەرەکان زیاتر دەبێتن. ئەمەش چێ لێ بەرپرسان بە دەرەجەیەک بەرپرسانی هەرێمی کوردستان کە نەیانتوانێت لە 32 ساڵی ڕابردووی دەسەڵاتی کوردی کەشێکی ئارام بۆ گەنجان بڕەخسن کە گەنجانمان کۆز نەکەن. ئەمە لە کاتێکە کوڕانی بەرپرسان وێلایان هەیە کۆمپانیان هەیە زانکۆیان هەیە لامان کاردە گەنجی ئاسایی بە تایبەتیش ئەو گەنجانێک کە باوشیان شەید بوون ئەوانێک کە سوکاریان ئەنفالە چاوەڕێ ئەوە دەکەن کە ئیشێکیانە دەرفەتێکیان تەنها بژین. گرنگی نەدان بە توێژی گەنجان بەگشتی بێکاری و نەبوونی دادگەری کۆمەڵایەتی و نەڕەخساندنی دەرفەتی دامەزراندن لە کێشە هەرە سەرچیەکانن کە بەرۆکی گەنجانی هەرێمی کوردستانی گرتووە و هۆکارێکن بۆ ئەوەی گەنجان لەو پڕی نائومێدی دابن و هەر دەرفەتێکیان بۆ بڕەخسێت خۆیان دەخەنا بەر ڕێگای مەرگ و نیشتیمانجێ دەهێڵن. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.